ئەگەر سیرکن چی ئەو ئاهەنگ جێڕان و شتەی دروست کرد؟ دوو سەرچاوەی هەیە. سەرچاوەی یەکەمی لە ساڵی لە قەرنی چوارەمی هیجری، یعنی دوای تێپەڕبوونی سێ سەدە زێڕینەکە سەحابە و تابعین و تابعی تابعین، قەرنی چوارەم لە میسر عوبەیدیەکان هەبوون کە ناویان لە خۆ نابوو فاتیمی، الدولة الفاطمية، ئەوانە بوون کە شیعی عوبەیدی بوون. ئەوانە هاتن کە لەسەر ڕزاکردن لەسەر ئەبوو بەکر و عومەر و خۆشویستنی ئەبوو بەکر و عومەر ڕزای خۆیان لەبێ خەڵکیان ئیعدام دەکرد، خەڵکیان دەکوشت. ئەوەندە دژی سەحابە بوون، ئەوەندە دژی سنەتی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سڵاو وسەلام. بەڵام هاتن ئەو بدعیان داهێنا ئاهەنگ جێڕان بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆ ئەوەی ئەوە بکەنە بیانوویەک ئاهەنگیش بۆ چیە بجێڕن، ئەوجا بۆ ئیمامەکانی خۆیان و بەردەوام بن. یەکەم کەس کە ئەو بدعیەی داهێنا ئەوانە بوون لە میسر کە دژایەتی سەحابە و موسڵمانی ڕاستەقینەیان دەکرد. ئەی دوایی چێ ئەمەی داهێنا لە وڵاتی ئێمە؟ مەلیک مزەفەر لە هەولێر، مەلیک کەوتت مەلیک تێبگەجا، پادشا و دەسەڵاتدار، ئەوە داهێنا. ئێ باش ئێمە داوا لە دەسەڵاتدارەکان دەکەین، کاکە ڕاست دەکەن، پێغەمبەرتان خۆش دەوێ عەلەیهی سڵاو وسەلام، بۆیە پارەیەک تەرخان دەکەن بۆ مەولود، کاکە گیان حکم بە شەرعەکەی خوا بکە. بین مێن تەوجیهێکتان بۆ دێ لە دەرەوە و لای شەیطانەکان دین و ئەخلاقی ئەو میلەتە تێک مەدەن. دەستورێک مەکەنە دەستور لە خەڵک، شتێک لە خەڵک مەکەنە دەستور کە نەک تەنها دژی ئیسلامیشە، دژی هەموو ئەخلاق و بەها پیرۆزەکانی ئەو میلەتەشتانە. پێغەمبەرت خۆش دەی مەولودی بۆ دەکەی؟ ڕاست نییە، وەڵڵا درۆیە، سیاسەتە براکەم، بەمە وەکوتم تەخدیرە، بەنجە، خەڵک بەنج دەکەن، پێغەمبەرمان خۆش دەی عەلەیهی سڵاو وسەلام. وەرە شریعەتەکەی پێغەمبەر بکە قانون و یاسا لە وڵاتەکەتدا، ئەو جا ڕاست دەکەی دەڵێن فعلەن تۆ پێغەمبەرت خۆش دەی عەلەیهی سڵاو وسەلام. مەلیک مزەفەرەدین هات ئەو بدعەیەی زیندوو کردەوە کە فاتیمیەکان کردبوویان، لەگەڵ سۆفیەکان دەهات و شیرنی و ئەو جۆرەشتانەی دەبەخشیە و تا بەیانی لەگەڵیان دەبوو و دەفلێدان و مۆسیقا ژاندن و ئەو جۆرەشتانە، ئەو پێغەمبەریان خۆش دەوێ عەلەیهی سڵاو وسەلام. بەڵام خۆشویستنی ڕاستەقینەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەوە دەبێ نحتەکیم إلى شرعه ودينه، پابەت بین بە شەرع و دینەکەی و بگەڕینەوە بۆ سەر سونەتەکەی. ئەمە خۆشویستنی ڕاستەقینەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام.